دوای ئاهەنگەکەشمان بە بەڕێزترین و پیرۆزترین پەیام کە پەیامی خوای میهرەبانە دەڕازێنینەوە لەلایەن مامۆستا پێشەوا عەزیز با جەنابیان بفەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فسبحان الله حين تمسون وحين تصبحون وله الحمد في السماوات والأرض وعشيا وحين تظهرون يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ويحيي الأرض بعد موتها وكذلك تخرجون ومن آياته أن خلقكم من تراب ثم إذا أنتم بشر تنتشرون ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين ومن آياته منامكم بالليل والنهار وابتغاؤكم من فضله إن في ذلك لآيات لقوم يسمعون ومن آياته يريكم البرق خوفا وطمعا وينزل من السماء ماء
وينزل من السماء ماء فيحيي به الأرض بعد موتها إن في ذلك لآيات لقوم يعقلون ومن آياته أن تقوم السماء والأرض بأمره ثم إذا دعاكم دعوة من الأرض إذا أنتم تخرجون وله من في السماوات والأرض كل له قانتون صدق الله العظيم. کوردستان ئەی نیشتیمانم، هێزی دڵ ئارامی گیانم، جێی سەر بڵندی و شانازی تا دڵ دەخوازێ دڵخوازی، گوڵی پشکوتووی بێپاییز سیس نابی و ناوەرەی هەرگیز، مێشکم هەستم بیرم ژینم بۆ تۆن ئەی گیانی شیرینم، تا زیندوم هەر تۆی مەبەستم، خۆشم دەوێی پڕ بە هەستم، بژمرم لەشی بەگەڵبوو دەڕوێنێ چەند گوڵ و دڕوو، گوڵم بۆ دەستی دڵدارت چەقڵم بۆ چاوی بەدکارت، گیانیش دەفڕێتە عاسمانت ئەوسا تێر دەکا سەیرانت. ئامادەبوانی ئاهەنگی ڕەوشت و خۆشەویستی دەکەینە بنەمای خێزانی بەختەوەر. ئێستاژ وتەی مەڵبەندی پێنجی ڕانەی کۆمەڵی ئیسلامی لەلایەن مامۆستا ڕزگار قادرەوە بەرپرسی مەڵبەندی پێنج داوا لە بەڕێزیان دەکەین بفەرمە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين ومن دعا بدعوته واقتدى بسنته وسيرته إلى يوم لقاء رب العالمين. برزان مامۆسایانی ئاینی ڕیسپی و پیاو ماقوڵان، بەڕێزان نوێنەرانی دام و دەستگا و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، بەڕێزان هاوسەرانی ئازیز و خۆشەویست کەس و کارە سەربەرزەکانیان، بەڕێزان ئەندامانی سەرکردایەتی و نوێنەرانی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی، بە ناوی خۆمان و بە ناوی مەڵبەندەکەمانەوە بە خێراتنێکی گەرمی سەرجەم ئامادەبوانی ئەم ئاهەنگە پڕشکۆیە دەکەین. خوای گەورە پاداشتی ماندووبوونتان بداتەوە، هاتنتان و تەشریفێنانتان دڵمانی خۆش کرد و ئاهەنگەکەی ڕازاوەتر کرد. بەڕێزان، و ئەمجارەش مەڵبەندەکەتان مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی مەراسیمی بۆ جاری سێیەم، مەراسیمی ڕێزێنان و خەڵاتکردنی بۆ سەرجەم ئەو خوشک و برایانە و ئەو گەنجە خۆشەویستانە ساز کرد کە لە ماوەی ساڵی ڕابردوو ساڵی 2019دا چوونەتە ناو کەژاوەی هاوسەرێتی. ئێمە ئامانجی سەرەکیمان لەم ئاهەنگە بریتیە لە پاڵپشتیکردن و دەستخۆشیکردن و پیرۆزبایی لێکردنی سەرجەم ئەو برا و خوشکانەمان کە لە ماوەی ساڵی ڕابردوودا
سوونەتە ناو کەژاوەی هاوسەرێتیەوە. دەمانەوێ بەشێک بین لەو تەوژمەی کە هەوڵ دەدەین بۆ پاراستنی گەورەترین یەکەی بنچینەی پێکهاتنی کۆمەلگا کە بریتیە لە خێزانی بەختەوەر، کە بریتیە لە خێزانی سەرکەوتوو. بۆیە لە ژێر دروشمی خێزان هەواری خۆشەویستی و ئارامی تاکەکانی کۆمەلگایە ئەم ئاهەنگەمان لە پێناوی خۆشبەختی و لە پێناوی خۆشحاڵی ئێوەی بەڕێز و ئازیزدا ساز کرد. بەڕێزان، گومان لەوەدا نییە کە ئەم پرۆسانە کۆمەڵە خەڵکانێکی خەمخۆر لە کۆی چین و توێژە جیاوازەکان لە ناو کۆمەلگادا خەمیان لێ دەخۆن ئەم پرۆسانە بە ئامانزەگەن. لە پێشەنگی هەمویانەوە مامۆسایانی ئاینی بەڕێز کە لە ئامۆژگاریە جوان و بە پێزەکانیان لەسەر مینبەرەکانیان، لە کۆڕ و مەجلیسەکان هاندانی گەنجان و خەڵکی بۆ ئەوەی کەوا گەنجان کە گەیشتنە تەمەنی پێگەیشتن، ئەوە هەنگاوی خستە ناو پرۆسەی هاوسەرگیریان بۆ بنرێت. پاشانیش لە کۆی پرۆسەی هاوسەرگیریدا هەر لە داخوازی و داواکاریەوە هەتا مارەبڕین و شیرنی خواردنەوە مامۆسایان پێشەنگن. بۆیە زۆر جێی خۆیەتی دەستخۆشیان ئاڕاستە بکەین و پێیان بڵێین خوای گەورە پاداشتان داتەوە لەو پرۆسە گرنگەی ژیانی کۆمەڵایەتی و کۆمەلگای ئێمەدا ڕۆڵێکی زۆر بەرچاوتان هەیە. پاشان جگە لە مامۆسایانی ئاینی دوای ئەوان کە سوکاری ئەو کوڕ و کچانەی کەوا تەمەنیان گەیشتە تەمەنی پێگەیشتن و پاشان گەیشتونەتە تەمەنی گەیشتن بە قۆناغی هاوسەرگیری، کە سوکارەکانیان خەمیان لە کوڕەکانیان لە کچەکانیان خواردووە بۆ ئەوەی کەوا ئەو بڕیارە گرنگەی ژیانیان بدەن، کە پێمان وایە بڕیاری هاوسەرگرتن یەکێکە لە بڕیارە گرنگە چارەنووسسازەکان کە هەموو تاچێک لە بەردەمیدا دەوەستێ و هەڵوێسەی لەسەر کردووە. بۆیە زۆر جێی خۆیەتی سەربارەی ئەو هەموو ئەرکۆماندبوونەش کە لە کاتی پرۆسەی بە هاوسەرگیریەکەدا لەلایەن کە سوکارەکانیانەوە ئەزیەت دەکێشێ و پاشان ئەرکیان دەکەوێتە سەرشان. بۆیە زۆر جێی خۆیەتی کە ئێمە بەڕاستی دەستخۆشی لە سەرجەم ئەو دایک و باوکو کە سوکارانە بکەینکەوە لەو بوارەدا هەمیشە خەمیان ئەوەیە کە لە کاتی پێگەیشتنی کوڕان و کچانیان بەبێ جیاوازی خەم لە گەیشتن بە قۆناغی ئارامی بە کەژاوەی هاوسەرێتی خەمیان لێ دەخۆن. خوای گەورە پاداشتیان داتەوە نمونەی ئەوە لە ناو کۆمەلگاکەماندا زۆر بێ بۆ ئەوەی ئەوانیش ببنە بربەستێکی گرنگ لە بەردەم ئەو تەوژمی بەلا ڕێدابردنی کۆمەلگا و هەوڵدان بۆ هەڵتەکاندنی خێزان و لەبەر یەکبردنی. خوای گەورە پاداشیان داتەوە و دەستیان خۆش بێ. بەڕێزان، ئێمە دەمانەوێت بەو ئاهەنگە بەم مەراسیمە بە خوشکان و برایانمان بڵێین دەستان خۆش بێ کە بڕیارێکی زۆر گرنگی ژیانی خۆتاندا و پیرۆزباییتان لێ دەکەین و پاڵپشتیتان دەکەین بۆ ئەوەی کەوا بەسەر سەرجەم ئەو کۆسپ و لەمپەرانەی کەوا لە ژیانی هاوسەرەتیدا دێتە پێش. معلومی جەنابتانە کە ژیانی هاوسەرەتی و هەموو قۆناغەکانی ژیانی ئینسان تەنها بریتی نابێت لە خۆشی و ناخۆشی تێدەکەوێت، بەرزی و نزمی تێدەکەوێت. گرنگەوەی ئینسان لە خۆشیەکاندا سپاسگوزاری خوا بێ و خۆی ڕابگرێ، لە ناخۆشیەکانیشدا ئارامگر بێت و دیسان هەرپێویستی بە خۆراگری هەیە. بەڕێزان، ئەم ئاهەنگەی ئێمە بە تەئکید بە هەوڵ و ماندووبوونی ژمارەیەک لە خەڵکی دڵسۆز هاتوۆتە ئارا. بۆیە ئێمە بە ناوی خۆمانەوە و بە ناوی لیژنەی ئامادەکارەوە سپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی سەرجەم ئەو براو خوشکانە دەکەین کە لە ئامادەکردنی ئەم ئاهەنگەدا ئەزیەتیان کێشە. لە پێشی هەر هەمویانەوە ئەو بەڕێزانەی کەوا بە هاوکاریە داراییەکانیان پاڵپشتی دارایی بەڕێوەچوونی ئەو مەراسیمەیان کردووە، ئەگەر نا بۆ ئەو حاڵی ئێسای کۆمەڵی ئیسلامی کە پێیدا تێدەپەڕێ بەڕاستی ئەرکێکی قورس بوو و ئەگەر بەهات با و پاڵپشتی دارایی ئەو بەڕێزانە نەبایە لەوانەیە نەمانتوانی با بەم شێوە قەرەباڵغیا و بەم شێوەیە ئەم مەراسیمە ساز بکەین. خوای گەورە پاداشیان داتەوە و خوای گەورە بەرەکەت خاتە سەر و ماڵیانەوە. پاشان سپاسی خۆم ئاڕاستەی ئەندامانی لیژنەی ئامادەکاری ئەم ئاهەنگە دەکەم و سەرجەم ئەو لیژنانەی کەوا بە ئامادەکردنی ئەم ئاهەنگەوە
مەشغوڵ بوون و سەرقاڵ بوون و ماندوو بوون. لیژنەی ڕاگەیاندن لە هەموو ئەو بەڕێزانەی کە لێرە لە پێشکەشکار و لە قورئان خوێن و لە ئەو بەڕێزانەی کەوا هەموو ئەو ئەزێتانیان کێشاوە بۆ ئەنجامدانی ئەم مەراسیمە. هەر کەسێک کە لەو کارانەدا کاری کردبێ دەزانێ ئەوەی کە ئێستا ئامادەکراوە بە تەئکید ئەزیەت و ماندووبوونێکی زۆری پێوە کێشاوە ئینجا گەیشتەوە قۆناغا. پاشان لیژنەی دارایی، لیژنەی ئەمنی، ئیدارەی هۆڵ و هەر کەسێک بە هەر کارێک ڕۆڵی هەوو بێ لە سەرخستنی ئەم ئاهەنگە. دووبارە بە ناوی خۆمان و بە ناوی مۆڵبەندەکەمانەوە و بە ناوی لیژنەی ئامادەکاری ئەم ئاهەنگەوە بە خێراتنێکی گەرمی سەرجەم ئامادەبوان دەکەی لە مامۆستایانی ئاینی و ڕیسی و پیاماقوڵان و هاوسەرە ئازیزەکان و کەسوکارە سەربەرزەکانیان. وەسەلام عەلەیکم وەرەحمەت اللهی وبەرەکاتوه. زۆر سپاس بۆ مامۆستا ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی. بەڕێزان، ئاهەنگەکە بەوە شیرنتر دەبێت کە بەدەم خواردنی شەربەت و شیرینیەوە ئێوەی بەڕێز و خۆشەویست ببینین ئینشاءڵڵا. کاک فەقی عەبدوڵای بایەوانی یەکێکە لەو شاعیرانەی کە زۆر لایەنگری ژن دەکا و شعری هەیە. پێم خۆشە مادەم مەراسیمەکەمان مەراسیمێکی خۆشە، شعرێکتان بۆ دەخوێنمەوە کە بەشێک لە شعرەکەیم هەڵبژاردووە. هیوادارم بەدڵتان بێ، بەڵام ئەوەی کە لە کۆتایی شعرەکەدا دێ با زاوازێڕینەکان پەندی لێ وەربگرن ئینشاءڵڵا، نەچن غەڵەتی وا بکەن نەعلە و شتی وا بوەشێنن. دەڵێ لەو ڕۆژەی دروستکراوە ئادەم لە نێو بەهەشتێ بە بێخەم، لە ڕۆژی دەست بەکاربوونی خوا حەوای کرد بە خاتوونی. لەو ڕۆژەوە ژن و پیاو بوون بە ماسی و بە ئاو، پیاو ماسی و ژن دەریایە، ژینی بێژن بێمانایە. ژیان ژنی لێدا بڕی، کەس بە قڕانێک نایکڕی. نەکەی بە شعرم پێکەنی، وەکو مام هێ من گۆتەنی. من نرخی ژن باش دەزانم، فیدای ژن بێ ماڵ و گیانم. چەند ساڵە ژنم هێناوە، یەک تاکە نەعلم لێداوە. خۆزگە هەردوو دەستم شکابە، ئەو نەعلەشم لێ نەدابە. ئامادەبوانی ئاهەنگی ڕەوشت و خۆشەویستی دەکەینە بنەمای خێزانی بەختەوەر. ئێستاش گوێبستی وتەکانی کاک ئاوات عەبدوڵڵا دەبین بە نوێرایەتی هاوسەرانی تازە جەنابەت بە بفەرمێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بە ناوی سەرجەم هاوسەرانی بەڕێز، دەستخۆشی و مادونە ناسانە لە مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی دەکەین بە بۆنەی سازکردنی ئەو ئاهەنگە ناوازەیە کە ماوەی چەند ساڵێکە ئەنجامی دەدەن و ساڵ بە ساڵیش زیاتر گرنگی پێدەدەن و فراوانی دەکەن. هیوادارین ببێ پرۆژەیەک سەرجەم شوێنەکانی تر و شار و شاروچەکان بگرێتەوە تا هەمولایەک لێی سوودمەند ببن. لێرەوە دەم هەوێ ئاماژە بۆ بکەم بەڕاستی جێگەی دەستخۆشی زۆر زۆرە بۆ لایەنێکی وەکو کۆمەڵی ئیسلامی کە ساڵانە هەڵدەستێ بە سازکردنی ئەو ئاهەنگە ناوازەیە کە بەبێ ئەوەی هیچ بودجەیەک و خاوەن هیچ پارە و سەرۆت و سامانێک بێ و هیچ بیرە نەوتێکی لەسەر تاپۆ بێ، ئەو ئاهەنگە پرشگۆیی ئامادە کردووە و هاریکاری خەڵکی فەقیر و هەژار دەکا. ئێمە جگە لە دەستخۆشی و سوپاسگوزاری هیچی ترمان نییە بۆ ئەوان. خوا سەرفرازان کا ڕەبی. سازکردنی ئاهەنگێکی لەم جۆرە بەڕاستی جێگەی دڵخۆشیە، جێگەی سوپاسگوزاریە کە ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵ ئەوەکو هاندانێک بۆ هاوسەرگیری و زەواج و ڕەخساندنی کەشێکی لەو جۆرە بۆ دڵخۆشی و دڵشادی هاوسەران ئەو پەڕی جێگەی خۆشحاڵیە و کارێکی بەرز و پڕجوانیە. دەستخۆشیان لێ دەکەین، سپاسی هەموو ئامادەکاران و ئەو کەسانە دەکەین کە بە وشەیەکیش بەشدار بوون لە بەڕێوەبردننی ئەم ئاهەنگە جوانە. دووبارە سپاسی هەموو لاک دەکەین. بەڕێزان، مەلا محەممەدی جەلیزادە کە یەکێکە لە مامۆستا و زانا و شاعیرەکانی ئەو میلەتە کە معلومی جەنابتانە ناسراوە بە مەلای گەورەی کۆیە، لە بەشێک لە شعری ئازادبوونی ژندا وەصفی ژن دەکا و دەڵێ: ژن زینەتی دونیانە، ئەمانەتی خودانە، حەبیبی مستەفانە، قەڵاتن لە بۆ مێردان. ژن ئەگەر بە حورمەت بێ، بێ زیلەت و زەحمەت بێ،
بە تەربیە و ڕەحمەت بێ دڵگوشاد و لێو خەندان کوڕی دەبێ وەکو شێر عاقڵ و دانا و دلێر بە دڵ غەنی بە چاوتێر سەردار و مەردی مەیدان. ئێلەوەی زیاتر چی دیکەتان دەوێ؟ ئامادەبوانی ئاهەنگی خێزان هەواری خۆشەویستی و ئارامی تاکەکانی کۆمەڵگەیە. ئێستاش گوێبیستی وتەکانی زۆر بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی دەبین داوا لە بەڕێزیان دەکەین جەنابێ بەفەرمن. بسم الله الرحمن الرحیم. ئازیزانی خۆم سڵای خوای گەورەتان لێبێت. خوشکان برایان هاوسەرانی تازە یا ڕەبی بەخێر بێن و پیرۆز بێ بە دڵی خۆش. من کورتەیەکم هەیە بابەتێکی کەمم هەیە بۆ جەنابتان، ینی هەر لە وشەی هاوسەرەوە دەست پێ یەکەم. کۆنەکان تازەکان گوێ بگرن. کەلیمەی هاوسەر واتە لەمڕۆ بە دواوە ئیتر هەر یەکەی سەرێکی ئیشەکە دەگرین. هاوسەر واتە هەر یەکەمان ڕەوتێکی کارەکە دەگرین، هەر یەکەمان وەکۆڵێ چمکێکی کارەکە دەگرین، بۆشە ناونراوە هاوسەر. ئەگەر ناوەکەی تریش بەکاربێنیت هاوژین واتە تۆ ئیتر تقریبەن بۆ خۆت ناژیت بە تەنها، کەسێکی تر هەیە شەریکتە. تۆ دیقەت بدە هەر لە کۆبوونەوەی حیزبەکانە جاری وایە کە دوو حیزب ئیتلافێک دروست دەکات ئیتر دەبێت وەکو یەک بیرکەنەوە، دەبێت وەکو یەک بڕیار بدەن کە من کۆمەڵی خاڵم باس کردووە بۆ جەنابتان کە هەوڵەدەم بە کورتی باسی کەم. خاڵی یەکەم بابەتەکەی من ئەوەیە کە چۆن بتوانین ژن و مێردێکی بەختەوەر بین. هاوسەرگیری زۆر گرنگ نییە. من بە تەجروبەی خۆم و بە ڕێزانش کە تەمەنیان هەیە ڕەنگە ئەو شایەتێن بۆ بدەن، ئەوەندەی بەردەوامەکەی گرنگە ئەوەندە هاوسەرگیریەکە گرنگ نییە. ئەوەندەی بەردەوامی دڵڕاگرتنی خەس و غەزور گرنگە ئەوەندە زۆر مهم نییە ڕازی بوونە یان ڕازی نەبوونە. ئەوەندەی بەردەوام خۆشەویستیەکە بەردەوام بێت ئەوەندە گرنگە، ئەوەندە گرنگ نییە کە 2 مانگ 3 مانگ وەکۆڵێ قل و بلیان لەگەڵ یەکتریا کردووە و عاشق و مەحبوبی یەکتری بوونە. بەردەوامیەکە زۆر گرنگە. ئەوەندەی پێکەنین و حلکە و سناپشات و ئیستا ئاوا هەستەکەی هەنێکیان ماشەڵڵا سێلفی لەگەڵ یەکە ئاگرن و تەرتیبات و دەمخوایانەکەن بە نقوڵی ئەمە گرنگە، ئەمە زۆر باشە بۆ ئێستا بەس بەردەوامیەکەی زۆر گرنگە کە من ئەو خاڵانی کە باس یەکەم بۆ بەردەوامیە. خاڵی یەکەم کچ و کوڕە جوانەکانمان ئەوەندەی کە لە کتێبە دەروونزانەکانە کۆمەڵە کتێب بابەتی ئەم بابەتە باسەکات. خاڵی یەکەم ئەگەر لە برای خۆتان وەریگرن و لە خەڵکی بە تەمەنەکانی ئەمە وەریگرن کە ئێوە تازە زەواجن تکاتێ دەکەم لەمڕۆوە من و تۆ با نەمێنێت، وشەی ئێمە با دەست پێ بکات. خاڵێکی زۆر گرنگە بۆ ئاسوودەبوونی خێزانەکان. من و تۆ نەمێنێت. لەمە دوات تۆ بڕیار مەدە بە تەنها، با وشەی ئێمە دەست پێ بکە. منەڵم هەر لەمڕۆوە ئەگەر بۆ نمونە گواستوتەتەوە بەیانی و دوو بەیانی ئەم جومعەیە داوەتێکت هەیە، ئەگەر کەسێک پێتەڵێ بڕیار مەدە بڵێ بەسەر چاو دێن، هاوژینەکەشت هێشتا نازانێت و ڕەنگە خۆی حازر نەکرد بێت. لەمە دوا پێکەوە بڕیار بدەن، لەمە دوا پێکەوە وەکۆڵێت بڕیاری تەن دەروونز وەکۆڵێت بڕیاری دەرونی بێت، بڕیاری نەخۆشی بێت، بڕیاری مناڵبوون بێت، بڕیاری سەفەرکردن بێت، بڕیاری داوەت بێت. تەنانەت تۆ دیقەت بدەن. ئێمە تەجروبەمان هەیە زۆر جار بەداخەوە ئافرەت بۆ چەندین ساڵ نامرتاح بووە لەو خانووە چووکاڵێ بە دڵی من نەکراوە. لە ئیستەوە بەدواوە ئیتر مەسەلەی جلوبەرگ دەست پێکا، مەسەلەی حەفلە دەست پێکا، مەسەلەی ماڵ و حاڵ و خان و کڕین و ئەشیاکڕین دەست پێکات. کاتێ دەکەم وریابە گەرەتەوێت سەرکەوتوبی من و تۆ نەما، ئێمە پێکەوە بڕیارە دێنەوە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە. خاڵی دووەم ئەزیزان تا ئێستا کێ لە ڕووی دەروونزانیەوە تام دقەیەکە هەیە ئیتر تقریبەن گێچەکەی بەرەو سەرەوەیە، گێچی خۆشەویستی و محەبەت وەڵی دکتۆر کەوەتیەی ناسم ئیتر دڵم ئاوا بۆی لێدا. دکتۆر ماوەیە کە خەویشی پێوە بینم، دکتۆر ماوەیە کە سوبحان الله کاتچمە ئەو گەڕەکەی ئەوان هەندە خۆیەوە حەماسەتم هەیە و جەوم هەیە و شەبەکەم فولە. لەمە دوا ئەمامووی تقریبا کاتیە بۆ معلوماتی جەنابتان ئێمە ناتان خەڵەتێنین و کچەکانیش هەر و کۆڵێ زۆر بێتاقەت دەبن کوڕەکانیش، بەڵام هێشتنەوەی زۆر گرنگە. بۆیە لە ڕووی دەروونزانی ئەڵێ مەهێڵە کەم بکات. بۆ نمونە ڕێز و خۆشەویستی و محەبەتت بۆ ژنەکەت مەهێڵە کەم بکات، ڕێز و خۆشەویستیت بۆ خەس و غەزورت مەهێڵە کەم بکات. منەڵم لە هەفتەی یەکەمەوە دایمە کوتە هەموو ڕۆژێ لەوێ بە، بەڵام مەشێڵە کەم بکات. ئەگەر هەفتەی جارێ دوو جارە چی با ئەو دوو جارە بەردەوام بێت، نەک 6 مانگی یەکەم هەموو دەقەی لەوێ بکەوی بەڵام دوای بە 6 ساڵی سەردانیان نەکەی، ئەوە خراپە. منەڵم ئێستا ڕۆژی کارتێکی تیا سەرف مەکە، دوای سعات 12 شەو تەلەفۆنێتی بۆ کروتی لەکوێ بڵێ توەقت چییە. ئێستا ڕۆژی 2 جار 3 جار جارێ 2 جار تەلەفۆنی بۆ بکە، بەڵام با کەم نەکات.
منەڵم ئێستا بە $100 مەدە بەژنەکە بڵێ بۆ خۆ سەرفیکە خوان بۆ خوایە تا هەفتە کۆتای هەفتە سەرفی نەکەی دوایش بە چینچکە دیناری نادەیت تێ ڕەزیل و فەسیل بوو ئەڵی پارەت بۆ چییە ئەڵی پارەت بۆ چییە ئەڵی حکومەتە پاشەکەوتێکەکەی ڕۆژ بە ڕۆژ پاشەکەوتێکەکەی پارەکەی و ئەم مانگە نامانگی داات و مێڵە کەم بکات منەڵم ئێستا خۆتی زۆر بۆ جوانەکەیت مێڵە کەم بکات ئەم خۆشەویستێ منەڵم ئێستا کەم تا زۆر هەوڵەدەی قسەکانت بە شێوازی لە شێوازەکان بکەی کە کەم تا زۆر وەکۆڵە زۆر دڵی ڕاگیریت وریا بە مەهێڵە کەم بکات منەڵێم کەم تا زۆر لە ئێستەوە بە جۆرێ لە جۆرەکان زۆر بە شان و باڵی ئادەی مێڵە کەم بکات من ئەڵێم سەدان کە خاڵی تر بەڵام خاڵەکە ئەوە بوو مەهێڵە کەم بکات منەزانم ڕەنگە بە جۆرە لە جۆرەکانوەکو پێویست نەمێنێتەوە بەڵام مەهێڵە کەم بکات ینی لە قیاسێکا ڕای بگرە چووکە باشترین و چاکترین زەواج و باشترین خۆشەویستی لە هەموو کتێبە دەروونزانەکانە مە قسەی گیرفانی خۆمان نییە دوای زەواج دەست پێکات دوای ساڵی یەکەم و دووەم دەست پێکا کە دوایەوەی کەم تا زۆر ژن و مێردەکە لە یەکتری تێگەشتن و زانیان پێداویستی یەکتری چۆنە عەقڵێتی یەکتری چۆنە بیرکردنەوەیان چۆنە خاڵی سێەم کچ و کوڕە جوانەکانم لە کتێبە دەروونزانەکان ئەڵێت هەوڵ بدە لەمڕۆوە ئیتر بەراوردکردن نەمێنێت هەتا قیامەت جوانتر هەیە لەم دەقەیەوە نەمێنێت لە مێشک و لە دڵ و دەروونتە لەم دەقەیەوە با بەراوردکردن نەبێت ئاخر خۆ فڵان کەس وای کرد ئاخر خۆ فڵان کەس وایان بۆ کرد ئاخر خۆ فڵان کەس وای وت ئاخر خۆ فڵان کەسیش بە وەکو منیش نەبوو کەچی ئاوە حەفلەیان بۆ کرد ئاخر خۆ فڵان کەس جوانەکەی منیشی نەبوو کەچی ئاوە ئاڵتونیان بۆ کرد لەم دەقەیەوە ئەگەر توێ ژن و مێردێکی بەختەوەر بی با بەراوردکردن نەمێنێ با خۆمان بڕیار بدەین بە خۆمان و بە عەقڵی خۆمان و بە مێشکی خۆمان و بە ژیانی خۆمان بەو گوزەرانەی کە تایە چونکە ئەگەر بەراوردکردن بمێنێ بۆ معلوماتی جەنابتان هەتا مردن ئێوە نە دڵتان تێرەخوا نە چاوتان تێرەخوا و نە قسەشتان وەکۆڵێ لەلای یەک کاریگەریە بێت و هەمیشە ژیانت نامرتاح بێت ئەگەر خۆت بەراورد بکەی بە کوڕەکانی تەنیشتیان تۆ دیقەت بدەن لەمە دوا دەست پێکاڵێ خوشکێکم وەختی خۆی دەستگیران بوو بەخوا هەموو ڕۆژێک تەلەفۆنی بۆ کرد نازانم ئەم بۆ نایکە برایەکم وەختی خۆی بۆ نمونە ژینە نابوو هەموو دەقەیە کچەکە ئاوا وایە کرد نازانم بۆچی ئەم واناکە چونکە ئەو بەراوردکردنا ئێمە سەر لە ناو واقعەکەین کەم تا زۆر ببوونی ڕێکخراومانەیە پەیمانگامانەیە یان من هەر ڕێکخراوێکمانەیە بۆ مەسەلەی ژن و مێرد و مەسەلەی کێشە خێزانەکان زۆرێ لە کێشەکان دیقەتم داوە بە کۆمپاریزم بە بەراوردکردن دەستی پێ کردووە خۆی بەراورد کردووە ویستێتی ئەمیش عملیاتێکی تەجمیلی لوت بکات ویستێتی ئەمیش بۆ نمونە ماڵ و حاڵێ بکات ویستێتی ئەمیش خانۆکەی سەر بەخۆ بێ وەکو خوشکەکەی وەکو براکەی وەکو برازایەکی وەکو خوشکەزایەکی لەوە کێشەکان دەستی پێ کردووە بەداخەوە گەر ئاوا بڕوات ناتوان خۆشبەخت بن خاڵی چوارەم کچ و کوڕە جوانەکان ئێمە لە دەستمان دەرچوو و معلوماتی جەنابتان ئێمە لە دەستمان دەرچوو من بۆ خۆشم غەڵەتم وەکو ئەڵێ وەکو پێویستیش کەم تا زۆر پەشیمانین وەکو پێویست نەمان کرد بەڵام ئێوە فێر بن لەم جیلەوە شتێک هەیە بە ناوی ڕاوێژکردن ئێوە بەڕێزان وەکو دایک و باوکی ئێمەش مەبن وەکو ئەم گەورانەش مەبن کە لەواچێ لە ژیانمانە ڕاوێژ نەکرابێت منەڵە مەگەر لە هەفتەی یەکەمەوە سستیەکی سێکسی هەبوو لەبین تا ڕاوێژکە یعنی چی نۆدانە ساڵە ئافرەتێ لەم کوردستانە پرسیاری لە من کردووە کاکتۆر شەرمینێ بیڵێم نەیڵێم ئێست داخیرا پێمەڵێ دەڵێ کاکتۆر وڵای من نازانم چێژ وەرگرتن چییە نازانم ئۆرگازم یانی چی ئەو پێشم ناخۆشم قسەیەکەم بە جددی ئەمە بە تەلەفۆن پێیوتومە دوای 9 ساڵ زەواج دوای 9 ساڵ بۆ چاوەڕێەکەی ئەزیزەکەم ئێستا هاوسێت دکتۆرە گەڕەکە دکتۆرە خەستەخانە هەیە ڕاوێژکاری دەرونی هەیە دکتۆری دەرونی هەیە توێژەری دەرونی هەیە توێژەری کۆمەڵایەتی هەیە مامۆستای ئاینی هەیە کەسی شارەزا هەیە کەسی تەجروبەدار هەیە خەڵکێک هەیە لە تۆ تەمەنی زیاتر و باشتر و چاکترە تەجروبەدارە خاڵێکی زۆر گرنگ و مهمەکە خاڵی چوارەمە ڕاوێژ بکە بەچی دەست پێ بکەم ئەگەر ڕاوێژ بە من بکەی بۆ نمونە بڵێ دکتۆر 250,000 معاشمە و بچمە خانی سەر بخۆڵم نا ساڵێ 2 ساڵ لە ماڵێکا بە بۆ نمونە کرێمەدە بەڵام زوو جابەرەوە بڕۆ دوای خانێ کرێ بگرە ئەگەر بە من بڵێ ئەڵێ یەکسەری دکتۆر ئاڵتونەکە بۆ پیاوەکەم فرۆشمەڵم نا 6 مانگ بمێنەرەوە بۆی تاکید بێم ئاڵتونەی پیاوەکە تا اینجاکە تاکید کەرەوە کە ئەپێ درۆی لەگەڵانە کردو اینجا بۆی بفرۆش ئای بۆ نمونە وەکو نمونەیەکێنمەوە ئەگەر بە من بڵێ دکتۆر یەکسەری سیارە بکڕم نەخێ سیارە زەرور نییە فلان و فلان زەرورە ئیشێک زەرورە ئەگەر بڵێ دکتۆر ساڵی یەکەم من کوڕێکم شەفتێکی تریش دەوام بکەم تا 12 شەوەڵم نا ئافرەت بۆی سابت بێ و سەرکەوتوو بێت ساڵی یەکەم زۆر گرنگە هەموو ڕۆژێ لە سەعات 5 و 6 ئێوارە و لە ماڵ بێ هەتا بەیانی شەبەقی
بەڵام تۆ لەم دقەی هێناوتە تا 12 شەو لە ماڵنی 12 شەو ڕووی تۆ هیلاک و ماندووی وەکو شفتە ئەبێت بە کۆڵێ بە کەوچک ئەم دیوە دیوتکەیت و تا بەیانی کفت و هیلاکیت و دوو قسە و دوو خواسای نەبێت دەبەرەوە زوو بینتان تێکە چێ و ڕەنگە جیابوونەوە ڕوودا دەیان قسەی ترکە لە من لە فلان لە مامۆستا فلان لە شێخ فلان لە دکتۆر فلان لە مامۆستای ئاینی فلان بپرسی کەم تا زۆر ڕەنگە وەڵامت دەستکەوێت بەڵام مهم ڕاوێژ بکە ڕاوێژ بکە بۆ نەخۆشی ڕاوێژ بکە بۆ مناڵبوون ڕاوێژ بکە بۆ یعنی چی معقولە ئافرەتێک دوای 3-4 شێخ و مەلابەت لەگەڵ ڕێزماوا دەڵێم هاتووە بۆ لای منەڵە کاکتۆر و توانە وەڵا لەوە چێ دوعات لێکرابێ مناڵە نابێت تۆ بۆ سۆنەرێ ناکەی بۆ فەحسی هۆرمۆنێ ناکەی دوای 4 دانە ساڵ لەم کوردستانەی خۆمانە 4 دانە ساڵ اینجا پیاوەکە چووە فەحسی کردووە ڕەنگەم پرسیاران لە مۆزوعەکەش دەرچن بەس ئەمە معانەتی ڕۆژانەیە 4 ساڵ ئەم ژنە زوخاوی چەشتووە اینجا پیاوەکە فەحسی خۆی کردووە کە خەلل لە پیاوەکایە بۆیە مناڵیان نابێت بە شەرتی ئەڵێ دەیان جار گەشتوتەوەی کە پیاوەکە ژنی تر بێنێ بە شەرتی ئەی تۆ ڕاوێژت بکردە ئەزیزەکەم شتێکی تر هەیە دوایەوەی کە عیلاجێکی خۆی وەرگرتووە مناڵیشیان بۆ ژیانیانش خۆشبەخت بوو ئاسوودە بوو کە ڕەنگە بگاتە جیابوونەوە بۆیە تکالێ دەکەم خاڵی چوارەم ڕاوێژ بکە بە خەڵکی شارەزا بە خەڵکی تەجروبەدار ئەگەر دەتەوێت لە داهاتوە ژیانتان خۆشبەخت و ئاسوودە بێ خاڵێکی تر کە زۆر گرنگە یەکتر تەواوکردن ئەزیزان ئێوە هەر کامەتان بە خۆتان بە شتە زانن بە ئێمەشەوە بۆ مامۆستا بەڕێزانش کە لە مەجلیسان 2 ژنیانێ و 3 ژنیانەیە هەمیشە کەم تا زۆر نوقسانێکت هەیە هەمیشە کەم تا زۆر وەکو 100% ئینگلیزە لە پێرفێکت یانی 100% نیت هەمیشە کەم تا زۆر شتێک هەیە کە تۆ پێویستت بە تەواوکردنە هەمیشە هەندێشت هەیە ڕەنگە تۆ 100% نەیپێکی لەمە دووە مەسەلەی یەکتر تەواوکردن زۆر گرنگە یەکتر تەواوکردن لە قسەکردنە یەکتر تەواوکردن لە بڕیاردانە یەکتر تەواوکردن لە ماڵ و خێزانە یەکتر تەواوکردن لە تیجارەتە یەکتر تەواوکردن لە کاسبیە ئەوە هەڵەیە پیاوی بەخۆشمەوە پیاوی ئەم وڵاتە قەنەعەتی وایە مەسەلەی کار و کاسب هیچ ڕەبتی بە ئافرەتەوە نییە من لە خۆمەوە دەست پێکەم جاری وایە ڕاوێژم بە خێزانم کردووە بۆ هەندێک کار کاسبی یەکاویەک وەکۆڵی قازانجم لێ کردووە مادی و معنەوی قازانجم لێ کردووە لە بواری سیاسەتە لە بواری ئیشوکارە لە بواری داوایە لە بواری بانگەوازکردنە لە بواری هەندێک پەیوەندی کۆمەڵاتیە لەمە دوا دەبێ بەڕاستی یەکتر تەواوکەن زۆر گرنگ و مهمە یەکتر تەواوکردن جاری وایە لە بواری کار و کاسبیە ڕەنگە تۆیەکی بۆ نمونە ئافرەت بڵێ من پیاوەکەم کاسبیەکە وەڵی نازانم ئەڵێن لە دوکانێک ئیشەکە ڕەنگە تۆ گەر عاقڵ و لێزان بی بەجۆرە لە جەرەکان بتوانی هاوکاری بی بتوانی وە کۆلە سەری بەرزکەیتەوە بتوانی لەو ئیشەیە سەری بخەیت کەواتە مەسەلەی یەکتر تەواوکردن لەمە دوا دەست پێکە لەمە دوا دەست پێکا کە کەم تا زۆر ئەچێتە ماڵ و عایلێک خەڵکێک ئەوێت بۆ نمونە کوڕەکە بشکێنێت کوڕەکە بشکێنێ بە جۆرە لە جۆرەکان لە هەفتەی داهاتەوە دەست پێکا بە جۆرە لە جۆرەکان و ئاوا و چیەکا و نازانم چی و ڕەنگە ڕخنێ بگیرێت تۆی ئافرەت دەبێت شێرانە بێتە مەیدان بڵێ پیاوم چی و تووە من لە خزمەت یا هیچ کێشەم نییە تۆی پیاو لەمە دوا پیاوەتی دەرەکەوێت کە یەکێکا بەقن چاوسەرێکاڵە ئەرێکاکە ژنی دووەم کەی بێنین پیاوەکەش ئاوا بسکای گرێ و مزاجی فولە و تۆمە خەڵکێک لەوا چێ بیانە سەر و دڵی ژنەکەت بگرن تۆ دەبێت لەوێ مەیدان بێتە شێری مەیدان و قسەی خۆت بکەیت و ئەگەر گاڵتەشە سوعبەتە بە جۆرە جۆرەکان نێڵی ژنەکەت بشکێنیتەوە هەر وها کەزا بۆ هەردوو لاشتان کە ڕەنگە لەمە دوا خەڵکێکە بێت بە جۆرە جۆرەکان بێوێ بچکێنێ یان بێوێ گاڵتە بکە یان بێوێ ئیستیزاد پێ بکە یان بێوێ ئیستیغلالت بکات لەمە دوا یەکتر تەواوکردن زۆر گرنگ و مویمە چکە لەمە دوا ئێوە کچەکان لەمە دووە ئەوەندەی پیاوەکەت دڵسۆزتە دایک و باوکت ڕەنگە دڵسۆزت نەبێ 100% وە کوڕەکانیش بە جددی من وەکو برایەک پێتەڵم لەمە دووە ئەو شتانەی کە دەتوانی لای پێ ئافرەتەکەت باسی بکەی لای خێزانت باسی بکەی و ئەو شتانەی کە دەتوانین بڕاوێژ بۆ بکەی ڕەنگە بە هیچ کەسێکی تر نەتوانی ڕاوێژ بکەی زۆر جا من گاڵتەیەکم تووە جەماعەت کردویانە بە نوکتە لەسەرم لە زانکۆی ئەڵم بەڵام ئەوەی حکومەتی هەرێم ئەوەی خەسووم دایەتی بە من حکومەتی هەرێم نەیداوە بە من ئاخەجە بە جددی وایە ئەوەی کە خێزان و خەسوو ئەیدا بە تۆ خەسوو دایەتی بە تۆ و خەسوو غەزوور دایەتی بە تۆ حکومەتی هەرێم ناداتێ کە لە هەر ئیش و کارێکە لە ژیانە لە گوزەرانە لە خەوتنە لە هەڵسانە لە دانیشتنە لە کاراسانیە لە هەموو ئیش و کارەکان کە ڕۆژانە بۆت دەکات بۆیە خاڵێکی زۆر گرنگ و مهمە خاڵێکی تر کە درێژی نەکەم و ئەزیزان پێش ئەخیر کێشە گەورەکەی ئەم ئومەتەی ئێمە بە تەمەنەکانیش کە بەڕاستی ئەم بەڵایەمان تیا ئەویش کات بۆ تەرخان نەکردن ئەزیزان ئێستای چێت لە کێشە زۆر گەورەکانی کە لە کتێبەکانە باس دەکرێت بۆ کێشەی خێزان باسی ژن و مێردێک دەکات کە کێشەیان هەیە کە ناڕەحەتیان هەیە کە خەریکە جیادە بنەوە کە بینیان ناگونجێت یەکەم شت ئەزانت بۆ کتێبە دەروونزانەکانە باسیێکاڵێت تحقیق بکە بزانە کاتیان بۆ یەکتری تەرخان کردووە بزانە کاتیان هەیە بۆ یەکتر بزانە کاتیان هەیە بۆ دانیشتن بزانە کاتیان هەیە بۆ وتوێشکردن بزانە کاتیان هەیە بۆ خەوتن
بزانە کاتیان هەیە لەگەڵ ڕێزما بۆ جەنابتان بۆ سێکسکردن، بزانە کاتیان هەیە بۆ بیرکردنەوە، بزانە کاتیان هەیە بۆ سەفەرکردن، بزانە کاتیان هەیە بۆ عیبادەت. کات تەرخانکردن زۆر گرنگە بەڕێزان لەمە دووە، ینی کاتێکە بێت تایبەت بێ بەس بەوە، یان ئێمە بەداخەوە کوڕەکان ئێوە خوا نازانم بڵم چیتان لێ بکات لەمە دووە بە خۆتانە بچنەوە، ئەوەندەی کات بە مۆبایلی کوژیت نیوەیەوە بۆ خێزانت دانە، ئەوەندەی داێنەی بۆ فەیسبوک و بۆ تۆڕی کۆمەڵایەتی و بۆ بەرشۆنەوە ڕیال مەدرید نیوەیەوە دانە بۆ خێزانت، تاکیدم هەتا مردن خێزانێکی زۆر خۆشبەخت و ئاسوودا بن. ئەوەندەی داێنەی بۆ کافتریا و جاری وایە بۆ سەر کۆڵان و کە دەبێت لەوەش نەمێنێ ها لەمە دواتەواوە بێ پیاوانە و مردانە گەورە و عەزیم بن، دەبێ بەڕاستی نیوەی ئەوە بگرە بە زیاتر بۆ ماڵ و خێزانە دابنی. یعنی چی یەکێ لە کێشە گەورەکانمان کە ڕۆژانە تەلەفۆن دەکرێت دکتۆر گیان پیاوم سعات 12 دەگەڕێتەوە، ینی بەجددی کاتەکە نییە من وا تەواو بووم، بەڵام لەمە دوابێ بە معنای کەریمەک و کەسێکی تر بیر بکەیتەوە. ئەگەر کوڕەکە ئەگەر کچەکە وەکو گەنجێتی پار و پێرار بیر بکەیتەوە تۆ خۆشبەخت نابی، تۆ ئاسوودە نابی، تۆ کەسێکی تری تەواو. دیسان وەکو ئیتیلافەکەی کە باسم کرد دوو حزب کە یەکە گرێن ئیتر نابێ وەکو جاران بیرکاتەوە، دەبێ بەڕاستی و ئیتیلافە بڕیار بدا، دەبێ بڵێم ئیتیلافە بڕیارمان ئاوایە، دەبێ ئەم لیژنەیە ئەم کۆنفرانسە ئەم کۆنگرێ بڕیارمان ئاوا داوە نەما ئەوەی جاران نەما، تۆ گەر بە تەمابی وەکو جاران بڕیار خۆت بدەیت وە دیکتاتۆر بی لە کشتیان لە کوڕ کچەکە نازداری دایە و باوە بێ وەکو جاران لێ بخوڕێ، کوڕەکەش نازداری دایە و باوە بێت و کوڕە گەورەی ماڵ بێ وەکو جاران لێ بخوڕێت بە گردنە مازاکە بە ئاسانی ناتوان خۆشبەخت و ئاسوودە بن. وە خاڵی ئەخیر و کۆتایی کەمەش لە وڵاتی ئێمەیە زۆر ڕوئەدات لەمە دووە جوانی ناخ گرنگە، جوانی دەوروبەر نامێنێ. ئەزیزەکەم کچە جوانەکەم کوڕە جوانەکەم هەرچەندێ پیاوەکە جوانێت تر بەرەبەرە ناشری نەبێ بۆ چکە تر بەرەبەرە چێتە تەمەنەوە، لەم دەقەیەوە من نوقڵانت لێ نادەم، بەڵام هەرچەندێ ژنەکە جوان بێ لەمە دوایتر مادام ڕۆژ بە ڕۆژ تەمەنێ چێتە سەر کاتە بە جۆر لە جۆرەکان لۆچی دەکەوێتە دەم و چاوی پیر دەبێت، نەخۆشی دەبێت، کیس دروستە بێ، هێرکەدان وا بێت، بێتاقەتە بێ، ناڕەحەتە بێ، هۆرمۆنی تێکەچە بێ، منداڵی دەبێت، وەزنی زیاد دەکات، بێتاقەتە بێ، قژێ ڕوتێتەوە ڕەگە نەخۆشی تری زیاد بێ. لەمە دوای اینجا هێوا شێواژ ئیش لەسەر جوانی ناخ بکە، جوانی ناخی زۆر گرنگە، چۆگەر ئیش لەسەر جوانی ڕواڵەت بکەیت، جوانی ڕواڵەت هەتا مردن نامێنێ و ڕۆژ بە ڕۆژ جوانترە بینیت. ئەمە کێشەیەکی گەورەمان هەیە کە کوڕەکانمان بەداخەوە لە دوای زەواجی شار خەریکی چاوبەشقەڵێن، لە دوای ئەوە شەر خەریکی کەپڵاندنە، لە دوای ئەوە شەر خەریکی سناپ و چات و میسنجەرە، لەبەرەوەی کە هەمیشە بەداخەوە بە دوای جوانە دەگەڕێت، جوان نابڕێ لە قیامەتە تاوەکو قیامەتە ڕەسێ خەڵکێکی تر بە جۆرە جۆرەکان لە ژنەکەی خۆت ڕەنگە جوانتر ببینی، بەڵام تۆ دەبێت لەمە دوا گرنگی بە جوانی ناخ بدەیت، جوانی قسەکردن، جوانی تعبیر، جوانی بیرکردنەوە. چەندێک گرنگە جاری وایە خەڵکێکەیە نابینایە بەڵام چووکە جوان ئەبینێ بۆ ژیان خۆ ڕەنگە بە حەیاتی وێنەکانی نەبینی بێ، بەڵام ئەمەندە جوان بیر دەکاتەوە، ئەمەندە جوان بڕیار دەدات، ئەمەندە جوان ناخی جوان شتەکان ئەبینێت، بۆیە سەرەکەی لە زۆر کەسی تر خۆشبەختترە، ئاسوودەترە، مرتاحترە. بۆ ئومێدەی کە لەمە دووە بۆ ڕواڵەت نەژین، بۆ ناخ بژین، بۆ قسە نەژین، بۆ خۆتان بژین، لەمە دووە هاوسەرگیر بن، هەردوو لای جەمسەرەکەی بگرن، لە ئیشە، لە کارە، لە کاسبیە، لە ژیانە، لە معاناتە، لە نەهامەتیە و بێتاقەتیە، چکە بە جددی ئەوە خۆشبەختن. ئاکەمە ئاخر قسەم کوڕەکان خۆشبەختن کە کچێکتان دەستکەوتوە، چکە بەڕاستی ئەزمەیە جاری وایە کچی باش و چاک بە ئاسانی دەست ناکەوێت، کچەکانیش خۆشبەختن ئێوە پیاوێکتان دەستکەوتوە، چکە بەڕاستی سەر لە کوردستانە وازانم بۆتە 1 بۆ 3 هەندێک شوێنەڵێ 1 بۆ 4 ینی ژماری کورد تۆزە کەم بۆتەوە، بۆیە قەدریان بزانن، قوربانت بم دەستی بگرەوە کۆڵێ خزمەتی بکە، بە شان و باڵێ هەڵدا و وەسف و سەنای بکە، وەسف و سەنای یەکتری بکەن، دڵنیام ئینشاڵڵا داهاتوویەکی باش و چاکتان دەبێت، هەموو لای خۆشبەخت بن. سوپاس بۆ ئەم بەڕێزانی کە ئەم کۆنفرانسە ئەم کۆن وەکۆڵێت کۆنیشێکی هەرچوون ناوی ئەنەی کە شتێکی زۆر جوان و نایە بە ئەم کۆکردنەوەی هاوسەرانیان دروست کردووە. سوپاس بۆ هەموو لایەک، سوپاس بۆ دەواازەی ڕاپەڕین، هەمیشە هەر پێشەنگ بن، دەستان خۆش بێ، لەشتان ساڵ بێ. یاخوا دەستی جەنابیشت خۆش بێ کاک دکتۆر، وتەکانت زۆر شیرن و جوان و پڕمانان، دەستت خۆش. تخوا وەرن ئێوەش وابن، تخوا وەرن ئێوەش وابن، بۆ یەکتر وەکو چرابن، پۆشاک بن لە بۆ یەکتری، داپۆشن عەیبی یەکتری. چەندە جوانن ئاو و کەنار، ماسی و ڕووبار، ئاسمان و ئەستێرەی گڕدار، ئاسۆ و تیشتی زێڕینی خۆر، بەهاری گوڵی جۆرا و جۆر. پەلکە زێڕی نەیدەم باران، جریوەی مەلانی گوڵزاران، هەموویان نەخشی خواوەندن،
بە یەکتریەوە پابەندن ئێوەش زاوا و بووکی ڕووسور ڕێبوارانی کاروانی دوور هەر بە یەکەوە شایانن دوو مەلی